خەبات دژ بە هەژاری لە ڕێگەی خەباتی ڕێکخراو. ئەمڕۆ یەکشەممە 17 ئۆکتۆبر بەرابەر لەگەڵ 25 ڕەزبەری 1400 هەتاوی بەپێی ڕۆژمێری ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی جیهانی ڕێشەکێشکردنی هەژاریە. ئەم ڕۆژە لە ساڵی 1992 زاینیدا لەلایەن ئەم ڕێکخراوەوە بەڕەسمی ناسرا. سەرانی دەوڵەتەکان لە ساڵی 2000 زاینیدا ئەم بابەتەیان پەسەند کرد کە دەوڵەتەکان بە گرتنەبەری سیاسەت و بڕیاری گونجاو بە شێوەی بەرچاو لە چڕی و بەرینایی هەژاری ڕێژەیی و بێسنوور تا ساڵی 2015 کەم بکەنەوە. هەژاری بێسنوور لە بوار تێئۆریەوە دەتوانێت لە نظامی سەرمایەداریدا ڕیشەکێش بکرێت. بەڵام ناتەبایی و قەیرانەکانی ئەم نیزامە ناهاوسەنگە بۆتە هۆی ئەوەی کە لە ماوەی ئەم ساڵانەدا هەژاری ڕێژەیی و بێسنوور بەرۆکی نیوەی جەمعیەتی جیهان واتە نزیک بە 3 ملیارد و 400 ملیۆن کەس بگرێت. خودی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لەم دوایانەدا ڕایگەیاندووە کە ئەم جەمعیەتە بە داهاتی $2 لە ڕۆژدا دەژین. تەنگدەستی ئەگەرچی بابەتێکی جیهانیە، بەڵام توندبوون و لاوازبوونی بەپێی پێک هاتەی دەسەڵاتەکان جیاوازە. بۆ نمونە لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی سەرەڕایبوونی 10 ملیۆن هێزی کاری شارەزا و ئامادە بەکار و سەرەڕایبوونی پاشەکەوتی بەرینی نەوت، گاز و باقی سەرچاوەکانی ژێرزەوی هەژاری بێداد دەکات. بڵاوکردنەوەی ئاماری ژمارەی هەژاران تا ئەم ساڵانەی دوایی لە ناو کۆماری ئیسلامیدا قەدەغە بوو. لەم چەند ساڵشدا کە ئەم جۆرە ئامارانە بڵاو دەکرێنەوە، لێکدانەوەی ئاڵۆز و پڕ لە درۆ دیاریکردنی ئاماری واقعی مەحاڵ کردووە. بەپێی ئاماری ڕەسمی ڕاگەیاندراو لە ساڵی 96 هەتاویدا 10 ملیۆن کەس حقوقیان لە دەوڵەت وەرگرتووە کە لەم جەمعیەتە تەنیا حقوقی 150,000 بەڕێوەبەر و نزیکەی 30,000 مامۆستای زانکۆ لە سەروی هێڵی هەژاری ڕێژەییەوە بووە. سەرڕای نەبوونی ئامار سەبارەت بە هەژاران و وەیان بوونی ئاماری ناڕاست هەمیشە هەڵسەنگاندنی ڕاستی ئەو ئامارانە ممکن بووە و ئەنجام دراوە. بۆ نمونە کرێکارێک کە دەزانێت داهاتی مانگانەی دەبێت 12 ملیۆن تمەن بێت بۆ ئەوەی کە بکەوێتە سەر هێڵی هەژاری، بە درۆی هیچ حکوومەت و ئیدارەیەک فریو نادرێت، چونکە داهاتی 3 تا 5 ملیۆن تمەنی خۆی لە مانگدا لەگەڵ ئەم ڕێژەیە هەڵدەسەنگێنێت و بەوە دەگات کە ژیانی خۆی و بنەماڵەکەی 3 یان 4 قات لە ژێر هێڵی هەژاریدایە. لەو ڕوانگەوە کە کرێکاران وێڕای بنەماڵەکانیان زیاتر لە نیوەی جەمعیەتی ئێران پێکدێنن، لەو ڕوانگەوە کە لە بارودۆخی کۆڕۆناییدا زەحمەتکێشان و توێژە مامناوەندەکانی کۆمەڵیش بەرەو هەژاری بێسنوور و ڕێژەیی پاڵ پێوە دەندرێن، بە ئاسانی دەتوانین بەراوردی بکەین کە نزیکەی 2/3 جەمعیەتی ئێران دەرگیری هەژاری ڕێژەیی و بێسنوورە. هەڵبەت لەم نمونەیەدا هێندێک جار ئامارگەلێک بەهۆی ناکۆکی باڵەکانی ڕژیمەوە دزە دەکەنە دەرێ کە بەراوردەکان پشتڕاست دەکەنەوە. شەهاب نادری، نوێنەری خەڵکی هەورامان لە مەجلیسی ئێران، ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمەی 96 لە کۆبوونەوەی عەلەنی مەجلیسدا ڕایگەیان کە 80% کۆمەڵگای ئێران لە ژێر هێڵی هەژاریدان. ڕوزبە کەردوونی، سەرۆکی ناوەندی باڵای لێکۆڵینەوەی تەئمینی ئیجتیماعی، لە 12 جۆزەردانی 1400دا لە وتوێژ لەگەڵ هەواڵنەری ئیسناوتی کە لە ساڵی 92ەوە تا ساڵی 98 هەتاوی 30% جەمعیەتی ئێران کەوتونەتە ژێر هێڵی هەژاریەوە. زاغەری شارەزای ئابووری ئەم ئامارەی 32% ڕاگەیاندووە. ئەوەش لە حاڵێکدایە کە کۆماری ئیسلامی لەم ماوەیەدا تەنیا بۆ مانەوەی بەشار ئەسەد سەرۆک کۆماری سووریا 18 تا 20 ملیارد دلاری هەزینە کردووە و ئێستا خودی ڕژیمی سووریا، دەوڵەتی رووسیا و دەوڵەتانی ئیسرائیل و ئەمریکا لە هەوڵی ئەوەدان ڕژیمی کۆماری ئیسلامی بەدەستی بەتاڵەوە لە سووریا دەربکەن. هەژاری بێسنووری داسەپاو لەلایەن کۆماری ئیسلامیەوە یانی بێتوانایی هاوڵاتیان کە ئەساسەن کرێکار و زەحمەتکێشن
لە دەسڕاگەیشتنیان بەلانی کەمی پەیداویستیەکانی وەک خۆراک، پوشاک و سەرپەنە. هەژاری تەنیا دیاردەیەکی ئابووری نییە، بەڵکو لەسەر جەستە و دەرونی منداڵانی ساوا، لاوان و گەورە ساڵان کاریگەری خراپ و هێندێک جار کوشەندەدا دەنێت. بەپێی لێکۆڵینەوەکان، هەژاری هۆکاری 13% خۆکوژیەکانە لە کۆماری ئیسلامیدا. محەممەد منداڵی 11 ساڵەی بوشهری لە ساڵی 1399دا بەهۆی نەبوونی موبایلی گونجاو بۆ بەشداریکردن لە کلاسە ئانلاینەکانی مەدرسە خۆی هەڵاواسی و کۆتایی بە ژیانی هێنا. زەینەب منداڵی 11 ساڵەی ئیلامیش چەند مانگ لەمەوبەر بەهۆی ئەوەی کە بنەماڵەکەی توانای ماڵی دابینکردنی جلی تازەیان بۆی نەبوو، خۆی بە میچی ئاغەڵی ماڵەکەیانەوە هەڵواسی. پزیشکانی دەروونناس بۆیان دەرکەوتووە کە 20% جەمعیەتی ئێران و بەتایبەت ژنان لە جۆرێک نەخۆشی دەرونی ڕەنج دەبن کە ڕیشەی زۆربەی ئەم نەخۆشیانە ژەنێتیک نییە، بەڵکو کۆمەڵایەتیە و لە هەژاری و بێکاریەوە سەرچاوە دەگرێت. لە یەک کەلامدا، هەژاری لەسەر پێگەی کۆمەڵایەتی، تەندروستی، سڵامەت و فێرکاری هاوڵاتیان کاریگەری وێرانکەردا دەنێت. کۆماری ئیسلامی لە هەژاری بۆ سەرکوتی هاوڵاتیان کەڵک وەردەگرێت. هێندێک کەس بە ڕەسمی گورچیلا، کوڕنی چاو و منداڵە تازە لە دایک بووەکانیان دەفرۆشن بۆ ئەوەی کە لە برسێتی ڕزگاریان بێت. زبڵگەرەکان کە زۆربەیان منداڵ و تازەلاون و بەشێکیان ئەفغانستانین، بۆ یارمەتی گەیاندن بە دابینکردنی بژێوی لانی کەمی بنەماڵەکانیان دەست دەکەن بە زەبڵگەری ویان لە کارگە و شەقامەکاندا خەریکی وەدەستهێنانی داهاتێکی مەمرەومەژین. کارتۆنخەوی، چادۆرخەوی لە سەربانی ماڵەکان، گوڕخەوی، دەستفرۆشی، کۆڵبەری، سوختبەری و هاوشێوەکانی ئەو ڕێگا چارانن کە هەژاران بۆ مانەوەیان بە ناچار ئەنجامی دەدەن. ئەمانە ئەو ڕێگا چارە نەگونجاوانن کە خەڵکی بێبەش بە ناچار پەنای بۆ دەبن. بەڵام کرێکاران ڕێگا چارەی کورتماوە و درێژماوە بۆ هێنانە خواری ئاستی هەژاری دێننە گۆڕێ کە دەکرێ بەسەر سەرمایەداران و دەوڵەتدا بسەپێت. بۆ نمونە کرێکارانی هەفتەپە و یان کرێکارانی پرۆژەیی پەیمانی نەوت و گاز و پاڵاوگاکان لەسەر بەستێنی خەباتی پەیگیرانەیان هێندێک خواستی لانی کەمیان هێناوەتە گۆڕێ کە بردنە سەرەوەی حەقدەستی مانگانە بۆ 12 ملیۆن تمەن لە سەروی هەمویانەوەیە. ڕێگا چارەی درێژماوەش ئەو خەباتە ڕێکخرا و هاو ئاهەنگەیە کە ئیسلاحاتی پەیویستی سیاسی و کۆمەڵایەتی بەسەر کۆماری ئیسلامیدا دەسەپێنێت و بە کەڵک وەرگرتن لە دەستکەوتەکانی دەتوانێت بەرەو ڕووخاندنی کۆماری ئیسلامی و دامەزراندنی کۆمەڵی مرۆڤی ئازاد و بەرابەر و خۆشبژی و واتە سۆسیالیزم هەنگاو هەڵگرێت.